تیمێک لە هێزەکانی تایبەتی ئەمریکا لە تونێلێکی هەریمی ئیدلیبی سووریا ڕێگای دەربازبوونیان بە بەغدادی نەدا شوێنێک تێیدا خۆی تەقاندەوە و بوو بەهۆی کوژرانی خۆی و 3 منداڵی. ترامپ دەڵێت 11 منداڵیش سێشەممە لە شوێنەکە ڕاگوێزران لەلایەنی ئەمریکا کە زیانی پێنەگەی. ترامپ و کاربەدەستانی باڵا لە کۆشکی سپیرا چاویان لە کردارەکە دەکرد. بکوژێکی دڵڕق کەسێک کە بوو بەهۆی نەهامەتی و مەرگێکی زۆر لە ناوچوو ئەو هەرگیز ناتوانێت چیتر پیاوێک ژنێک یا منداڵێکی دیکە ئازار بدات. دوایەوەی بەغدادی خلافەتی داعشی لە ساڵی 2014 لە شاری مووسڵ ڕاگەیاند، ئەو سەردەمی تێرۆر دەستڕێژی نامۆسی و نیشاندانی گرتە ڤیدیۆی سەربڕینی خەڵکی چاودێری کرد. تازوویەکی 2018 ئەو تاقمە زۆربەی هەریمی دەسەڵاتداری لەدەستدا. پیاوێک لە مووسڵ پێشوازی لە هەواڵی مەرجی بەغدادی دەکات. خۆ دەزانێت خۆم و هەموو خەڵکی موسڵمان خۆشحاڵین. مەرگی بەغدادی تۆلایەک بۆ هەموو شەهیدانی عێراقیە. داعشەکان سەری مامی منیان بڕی، یەکێک لە براکانم بە تۆپی ئەوان شەهید بوو. بەیانی یەکشەممە ترامپ سپاسی سەربازانی ئەمریکا و ئەو لایەنانەی کرد کە هاوکاریان نوان. دەمەوێت سپاسی وڵاتەکانی رووسیا، تورکیا، سووریا و عێراق بکەم. هەروەها دەمەوێت سپاسی کوردەکانی سووریا بکەم لەبەر ئەو پشتیوانیە تایبەتەی لە توانایاندا بوو بۆ ئێمەیان دابین کرد. ئەمە کردارێکی زۆر جێگای مەترسی بوو. سەرۆکوەزیری ئیسرائیل پیرۆزبایی لە سەرۆکی ئەمریکا کرد. ئەوە ڕووداوێکی گەلێک گرنگ بوو، بەڵام ئەوە بەشێکە لە خەباتێکی درێژتری ئێمە کە دەبێت تێدا سەرکەوین. سەرۆکوەزیری بەریتانیا بۆریس جانسن ئەمەی بە کاتێکی گرنگ نرخاند، بەڵام گوتی شەڕدژی تاقمی بەغدادی هەروە درێژەی دەبێت. زوویەکیان مانگە ترامپ کێشانەوەی زۆربەی سەربازانی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی کوردەکان لە باکووری سووریا پاشەکشەی پێکرد. پاشان هێزەکانی کورد لە میانەی ئاگربەستێکی دوای هێرشی تورکیا هێزەکانیان کشاندەوە. ئەمە ژوای کرد یەکەکانی رووسیا و سووریا بەسەر ناوچەی ئازاددا سەرپەرستی بکەن. لە هەمان دەمدا ملیتانەکانی بنکە لە تورکیا چەندین بەشی هەریمی سنووریان بەدەستەوە. سناتۆر لینسی گراهام گوتی شەڕی نێوان کوردەکانی سووریا و تورکیا پێویستە چارەسەر بکرێت. ئەو گوتی مردنی بەغدادی کاریگەری لەسەر داعش دەبێت، بەڵام کوتیشی شەڕ بۆ سەر تێرۆر بە کۆتایی نەهاتووە.